لارەکانی هەفتەی کۆتایی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان لەسەر یاریگای دووەمی فەڕەنسا و هەریری برایەتی میوانداری نەورۆزی کرد. ڕووداوە گرنگەکە لە دەستپێکی یاریەکە بوو کاتێک لە خولەکی سێ ئاکۆ نووری تۆپێکی بەسەر ئاراستەی گۆڵی برایەتی کرد. دوای ئەوەی بەرزتونی سەرەوەی گۆڵ کەوت تۆپەکە بەرزەوی کەوت بە نزیک هێڵی گۆڵ، بەڵام هێڵی گۆڵی نەبڕی کەوا یاریزانانی نەورۆز پێیان وابوو گۆڵ بوو. ناڕەزایی زۆریان لە ناوژیان دەربڕی. دواتر یاریەکە هیچ هێرشێکی وای بەخۆیەوە نەبینی شایانی باسکردن بێت. لە نیوەی دومیش ڕووداوەکان زۆر بە خێرایی ڕوویدا. لە خولەکی چرونۆ یوسف سعیدی ناوژوان لێدانێکی سزای بۆ برایەتی ئەژمار کردو لە بێبەختی عومەر بیبۆ تۆپەکەی ئاراستەی ستونی گرت. دوای تەنها 6 خولەک لێدانێکی تری سزا بۆ برایەتی ئەژمار کرایەوە. هەڵگورد مەلا محەممەدیش نەیتوانی تۆڕی گۆڵی نەورۆز بەهەژێنێت. لە خولەکی هەفتاویەک ئاکۆ نووری کارتی زەردی دومی بەڕوو بەرزکرایەوە و بە کارتی سوورکرایە دەرەوە لەیانەی نەورۆز. لەگەڵ ئەوەی برایەتی کۆنتترۆلی تۆپی زیاتر بوو، بەڵام سوودی لە کەمی ڕێژەی یارزانانی نەورۆز وەرنەگرت تەنها لە دوو دەرفەت نەبێت کە هەڵگورد مەلا محەممەد و سعود فارق دوو لێدانیان لە دەرەوەی هێڵی سزا ئاراستەی گۆڵ کرد، بەڵام گۆڵپارێزی نەورۆز ئەحمەد محەممەد لە هەردووچیان زاڵ بوو بەسەر تۆپ. نەورۆزیش لە هێرشی هەڵگەڕاوە مەترسی کارای هەبوو. لە دیارترینیان تەها محەممەد تۆپێکی لە ستوندا و یاریش بە یەکسانی و بەبێ گۆڵ بە کۆتە هات. بە سەرەتایەکی باش دەستمان پێ نەکرد، دەتوانم برێم جێمی یەکەم خطوڕی وامان نە، بەس لە جێمی دوم هەوڵماندا ئەو کاتانی کە لە دەستمان چووە تاویزیکەینەوە گۆڵ تۆمارکەین ئەوە بوو. دوو لێدانی سزامان بۆ هەژمار کرا، هیچ کام لە یاریزانانمان مۆفەق نەبوون لە تۆمارکردنی گۆڵ. ئەوەش یان ئیشمان لەسەر کرد ئەم هەفتەیە کە ویسمان گێمی یەکەم شۆڵی نەتیجەیەک لای بکەین، بەڵام خۆتان زانی ئێمە لە هێڵی پێشەوە بەڕاستی کەمێک لاوازین لە گۆڵ تۆمارکردنەوە خۆتانی بین تا ئێستا کەمترین گۆڵمان کردو. یان ئێمەش توانم خاڵێکی زۆر لاوازی تیبەکەمانە کە ناتوانین گۆڵ تۆمارکەین، کە گۆڵش تۆمار ناکەین زۆر یاری هەیە کە گۆڵ تۆمار لە نتیجە گۆڵمان لێکرێت. ئەمەش وای کردە کە نەجەکانمە بەعام نتیجەمان خراپێ وەکو ساڵ پار نییە کە پار توانیمان مەنافەسەیە کەمی بکەین، بەڵام ئیمساڵ ئینشاڵڵا بۆ مەرحەلەی دوم کە یاری زۆرمان لەبەردەستە ئینشاڵڵا بتوانین تاویزی و دۆڕانانی پێش بکەین ئینشاڵڵا. بەم جۆرە یانەی برایەتی دوو خاڵی گرنگی لە یاریگای خۆی لەدەستدا و بە 14 خاڵ لە پلەی دووەمی ڕیزبەندی مایەوە و نەورۆزیش بە 4 خاڵ لە کۆتایی ڕیزبەندایە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.